ئەو کاتان باش ماندوو نەبن دەمویست لەسەر بەناونیشانی ڕۆژهەڵاتی نوێ قسە بکەین. بە هەڵەدا مەچن باسی کوردستانی ئێران ناکەم، مەبەستم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کوردستانی ئێران بە خۆتان دەزانن ئیتر چه باسە کە مرۆڤ ناتوانێت بەڕاستی قێزی نایە نەگوێی لێ بگری و نە تەماشای بکە و نە قسەشی لەسەر بکە ئەوە ئیتر قەیرانێکی ئەخلاقی فکری ئەحزابەکانمان نیشان دەدا کە لەو بەشەی کوردستاندا خەریکی چ فازحەیەکن. ئیتر ئەوە لە هەمان کاتدا ئاستی کللتوری ئەوانیشمان نیشان دەدا. ئەو بابەتە جێگەی ئەوە نییە من لێرەدا قسەی لەسەر بکەم. هەندێک داواکاری وەهام بۆ هاتوونە، بەڕاستی من هەر هەمیان ڕەت دەکەمەوە. من لەسەر ئەو بابەتە قێزەوەنا بە هیچ شێوەیەک قسە ناکەم و ئەمە شایەنی ئەوە نییە قسەی لەسەر بکەین، چۆن من زۆر قسە لەسەر کوردستانی عراق ناکەم، چونکە لە کوردستانی عراقدا شتێک نییە بە ناوی سیاست، شتێک نییە بە ناوی ئیدارە، شتێک نییە بە ناوی ئابووری، شتێک نییە بە ناوی کولتور، شتێک نییە بە ناوی بابەتی کۆمەڵایەتی و ئاینیش تەنانەت بۆ ئەوەی قسەی لەسەر بکەین. ئەوەی هەیە هەر هەمووی فەوزایە. ئێستاکە لە کوردستانی ئێرانیشدا ئەوەی بەنسبەت بە حیزبەکان، بەنسبەت بە خەڵک، بەنسبەت بە کۆمەڵگەی مەدەنی هەرگیز مرۆڤ قسەیەکی وە ناتوانانی بکە، بەڵام بە نسبەت ئەحزابەکان بە هەمان شێوە ئەوەی دەکرێت بە تەنیا ئەوەی هەیە بە تەنیا مرۆڤ دەتوانێت پێی بڵێ فەوزە لە ئەنجامی بۆشاییەکی کولتوری، ئەخلاقی، فکری، سیاسیدا و هەمووشیان ئەمانە لە ناو یەک قوتو دەرهاتوونە. هەرچەندە هەندێکیان ناوێکی تایبەت لە خۆ دەنێن، بەرگێکی جیاواز لە خۆیان دەکەن، کراسێک دادەکەن و کراسێکیکە لە بەردەکەن، بەڵام لە ئەنجامدا ئیتر بەو گۆڕانکاریە ڕووکەشیانە بە خۆ هەڵواسین بە لایەنێک و بە پەرەدیگمایەک و بە تیۆریەکەوە تۆ ناتوانی ئەو کولتورەی کە لە کەسایەتی تۆدا لە مشکی تۆدا خۆی چاندووە ناتوانی بەلایەوەی بنێ و بەشێک لەمانەی قسەی لەسەر دەکەن ئیتر کاردانەوەیە. بۆیە ئێمە ناکەوینە ناو ئەو کاردانەوەیە. لە کوردستانی عراقیشدا هەمان بابەتە. ئیتر من بۆیە خۆی لێ بە دوور دەگرم، چونکە لە کوردستانی عراقدا شتێک نییە بە ناوی سیاست بە مانە فکریەکەیڵێ. من قەت سیاست بە مانای دەسەڵات نە ئایکەم نە قسەشی لەسەر دەکەم، بەڵکو بە مانە فکرەکەی، بە مانای ئەوەی کە سیاست ئەکرێ لە ئایندەدا چ گۆڕانکاریەکی باش یان خراپ لەگەڵ خۆی بێنی. سیاست ئەکرێ لە بواری هونەری، لە بواری کولتوریدا، لە بواری فکریدا، لە بواری کۆمەڵایەتیدا، لە بواری ئابووریدا، لە بواری پەروەردە و لە بواری تەندروستیدا چ زۆرە گۆڕانکاریەک لەگەڵ خۆیدا بێنی. ئەمە بە هیچ شێوەیەک لە کوردستانی عراقدا، لە عراقیشدا بەگشتی نییە. بەڵام هەڵبژاردنێک هەیە ئیتر لە کاتژمێرەکانی داهاتوودا وا دیارە ڕادەگەیەنرێ ئەوەی ئێستا کە دەبینین کە سوودانی براوەی یەکەمە لەو هەڵبژاردنە، هەروەکو پێشبینی دەکرا سونیەکان بە تایبەتی لە بەغدا لە هەڵکشانێکی زۆر گەورەدان، بە تایبەتیش لیستی محەممەد ئەل-حەلبوسی، لە کوردستانیشدا ئەنجامەکە وەکو جارانە و دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان وا پێدەچێت بەرەو سەرەوە چوبن و ئەمەش زیاتر پەیوەندی بەو هەڵمەتانەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە لەو ماوەیەی دواییدا ئەنجامیدا بەسەریدا شکایەوە. ئەمە هەر هەمویان وەکوتم گرنگەکەی لەوەدایە کە عراقی ئایندا لە بواری پەیوەندیەکانی لە نێوان ئێران و ئەمریکادا بەرەو چ ئاقارێک دەچێت و ئەمەیان زۆر گرنگە، چونکە ئێستاکە باسی سووریا دەکەین، لە دوای سووریا احتیمالە بەڕاستی دیزایانی عراقیش دەست پێ بکاتن. هەتاوەکو
سووریا دیزین نەکرێ و جەبهەکانی پشتەوە و پێشەوە و هەردوو تەنیشتەکانی قایم نەکرێن زۆر مەحاڵە ئەتۆ بتوانی ئیتر نیازێکی دەستکاریت هەبی بۆ سەر ئێران لە هەمان کاتدا عراقیش بە هەمان شێوەیە لە دوای سووریادا عراقیش دەبێ بە هەمان شێوە دەستکاری بکرێ ینی نیازێکی وا هەیە ئیتر ئەکرێ هەڵمەتی پێچەوانش دروست ببنەوە دەبێت تەماشا بکەین کە دەنگەکانی حەشدی شعبی لە چ ئاستێکدانە دەنگەکانی مالیکی لە چ ئاستێکدانەوە ئەمانە بەیەکەوە دەتوانن چی بکەن ئایا ئەمانە لەگەڵ سوودانی بەیەکەوە ئیتفاق دەکەن یان نا ئیتر ئەمەیان زۆر گرنگە کە هەڵی سنگین بەڵام ئەمە با بەجێبێڕین لە بۆ ئایندە بابەتی ئەمڕۆمان سەر لە نوێ سەردانەکەی سووریا سەردانەکەی سەرۆکی نوێی سووریایە کە بە خۆی بە هەڵبژاردندا بە خۆی بە دەرچواندندا ئەویش لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن پرۆسسکردنی ئەبوو محەممەد ئەلجۆرانیە بۆ ئەحمەد ئەلشەرع و ئەمەش لە واشنتۆندا ئێستاکە بەرهەمەکەی دەبینینەوە کە لە ساڵی 2016ەوە هەتاوەکو ئێستا کاری لەسەر دەکرێت و ئێستاکە گەیشتۆتە دەسەڵات و ئێستاکە لە واشنتۆن تەماشا دەکەین کۆبوونەوەیەکی زۆر گرنگ ئەنجام درراوە لەو کۆبوونەوەیدا تەماشامان کرد بە تەنیا لە نێوان ئەمریکا و سووریادا نەبوو بەڵام بەپەلەپەل هاکەم فیدان خۆی گیان داوێ ئێمە دەزانین هاکەم فیدان هاتووە چووە ئەو بەخۆشی ڕایگەیاندووە بەڵام باس لەوە دەکرێت ئیبراهیم کاڵن واتە مستەشاری میت ئەویش لەوێ بووە هەتاوەکو ئێستا ئێمە شتێک نابینین لە چاپەمەنیەکاندا کاو لەوێ بووە لەوێ نەبووە بەڵام زۆر گرنگ نییە ئەوەی گرنگە کە ئەو کۆبوونەوەیە بەسەر پەرشتیانی بە بەشداریکردنی تورکیا هاکەن فیدانیش ئەنجام درراوە هاکەن فیدان لە میانەی سەردانەکەیدا لەگەڵ شەرع کۆبووتەوە لەگەڵ جۆرانی کۆبووتەوە و لەگەڵ مایکل ڕوبیۆ وەزیری دەرەوە کۆبووتەوە و لە هەمووی گرنگتر لەگەڵ ستیف وێتکۆف واتە نوێنەری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نوێنەری دۆناڵد ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆبووتەوە و لەوێدا لەسەر کێشەکانی ئێران و رووسیا قسەی کردووە ئەمە زۆر گرنگە و ئەمە نیشانمان ئەدا کە ئەمریکا بەنیازی چییە لە تورکیادا لەمەڕ تورکیادا بە تەنیا بەنیازی ئەوەی نییە کە قاڵبێک بداتە تورکیا لە سووریادا و قاڵبێک بداتە کوردەکان و ڕژێمی نوێی سووریا و تورکیا لە هەمان کاتدا دەبێ تورکیا ئامادە بکرێ بۆ حملەیەکی چاوەڕوان نەکراو یان بەپێی ئەوان چاوەڕوان کراو بۆ سەر ئێران و بۆ سەر رووسیاشدا ئەوەی سەر رووسیا دەزانین کە نابێ ئیتر گاز و نەوتی رووسیا بکڕێ ئەوە دەزانین کە تورکیا نابێ ئەم کارە بکە و تورکیا ئەمانە لەکوێ پەیداکە بێگومان لە عراق جارێ پەیدا دەکە بەڵام ئەگەری ئەوەی کە دۆناڵد ترامپ بە هەمان شێوە لە بۆ ئەوروپاش هەمان سیاسەتی هەیە لە بۆ وڵاتانی دیکەی جیهانیش هەمان سیاسەتی هەیە کە نەوت و غازی رووسیا نەکڕن ئەمە لە ئایندەدا ئایا ئەگەر ئێران دیزاین کرا ویانش ئەگەر ئێران گۆڕانکاری کرا ئایا بازاڕی ئێران نابێتە ئەلتەرناتیفێک بۆ جیهان غازی سروشتی ئێران نابێتە ئەلتەرناتیفێک بۆ جیهان ئەمەشیان بابەتێکی سەرەکیە کە دەبێ بتوانین قسەی لەسەر بکەین و قسەی لەسەر دەکەین لە ئایندەدا بەڵام ئەوەی هەموو لە هەمووی گرنگترە ئیتر ئەوەیە کە ئەحمەد ئەلشەرع بە ڕەزامەندی تورکیا لەگەڵ ئیسرائیل دەبێ ڕێک بکەوێ مەرج نییە دەست بخاتە ناو دەستی نەتەنیاهو بەڵام دەبێ ڕێک بکەوێ ڕێککەوتنی سووریا و ئیسرائیل بە خۆتان دەزان ئیسرائیل چی دەوێت لە هەمان کاتدا ئەگەری زۆرە دوای ئەوە تورکیا و ئیسرائیل ناچاری ڕێککەوتن بکرێن و
ئەمەشیان ئیتر قڕقڕاگی یعنی هەتاوەکو قڕقڕاگەی ئێران دێ لە ناوچەکەدا، چونکە ئیسرائیل متفقی تایبەتی هەنا لە ناوچەکە، لەوانەش ئیتر ئەزەربایجان و ئێستاکە ئەوەشی هاتوتە سەرێ، کازاکستانیشی هاتوتە سەرێ، یەک لە وڵاتە بەپیت و بەرەکەتانەی ئاسیا هاتوتە سەرێ کە لە سەدا 25 زیاتری دەریای خەزەریش کۆنتڕۆڵ دەکات. ئیتر لە بۆ ئەوە بابەتێکی دیکە دەبێ جۆلانی ئیتر بکەوێتە ناو هاوپەیمانی دژی داعش، بەڵام بەتەنیا داعش نییە، داعش ئەڵقاعیدە و جیهادیەکان چێن؟ جیهادیەکان ئەوانن کە لە سەدا هەفتای پێکهاتەی دەوروبەری لاینگرانی جۆلانی پێکدێنن، کەواتە هەروەکو پێشتریش گوتمان ئیتر ئەنجامەکە بە کورتی ئێستاکە زۆر شت ڕنگ بێ ڕانەگەێنراون، بەڵام ئەنجامەکە بە کورتی ئەوە دەبێ کە دەبێ ئەحمەد شەرع لە دژی جۆلانی شەڕ بکە، دەبێ ئەحمەد شەرع جۆلانی بکوژێ و ئەمەش لەبەر ئەوەی پەیوەندی بە تیرۆر و هاوپەیمانی دژی داعش و دژی تیرۆر هەیە، کەواتە ئیتر دەبێ ئەحمەد شەرع و سوپای سووریا ئاوێتەی ناو هێزەکانی سووریا ببێ، بەڵام ناوەکە بە پێچەوانە، یعنی بە پێچەوانە دەبێت لە میدیاکاندا ئاماژە بەوە بکرێت کە هێزەکانی سووریای دیموکراتی ئاوێتەی ناو هێزەکانی دیمەشق دەبن، لە بنچینەدا بە پێچەوانەیە، چونکە ئەگەر لە سەدا هەفتای لایەنگرەکانی جیهادی بن ئەو جیهادیانە دەبێت لە ناو بچن، دەبێت دەربکرێن، دەبێت چەک بکرێن، ویانیش دەبێت بە دەسەڵات بکرێن. چێ ئەمە دەیکە؟ ئەمریکا خۆی ناکە، ئوردون نایکە، ئیسرائیلیش نایکە، دەبێ هێزێکی سووریایی بکە، ئەو هێز سووریایش هێزەکانی سووریای دیموکراتیکن. ئەمە لە هەمووی گرنگترە، ئیتر ئەمەی دیکە بەڕاستی بەتەنیا ناوەڕۆک و وشە گۆڕینە. هەر بژین هەتا بەرنامە ئایندە، کاتێکی خۆش، ڕێز و سڵاو.